رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لتفسير سورة بقرة جيشتنا آيات سطو حفتا كخواي جورا لو تجد باسی یەکێکی دیکە لە عادەت و تەقالیدەکانی خەڵکی مەکەمان بۆ دەکات و یەکێک لە بیانوەکانیان لە بەرامبەر پێغەمبەردا صلی الله عليه وسلم کاتێک کە پێغەمبەر ئامۆژگاری دەکردن قسەیان ئەوە بوو وەکو خوا دەفەرمێت وإذا قيل لهم اتبعوا ما أنزل الله وإذا يعني كاتێک قيل لهم دەگوترا بە خەڵکی مەکە بە بتپەرستەکان اتبعوا ما أنزل الله. اتبعوا يعني بدواي ما أو دينكون أو اشتكون كأنزل الله كخوان أردويت يخواره ببيغمبر صلى الله عليه وسلم ديان قسي قالوا ديان قلت بل نا يعني بدواي أو كتابة ناكوين كمحمد هناويتي بلكو نتبعوا ما ألفينا عليه. نتبعوا يعني إما بدواي أو اشتدكوين كألفينا عليه كراهات لسري خویان پێوەگرتووە ئابائەنا باب و باپیرانی ئێمە بەدوای ئەو عادەت و تەقالیدانە دەکەوین کە باب و باپیرانمان فێریان کردوین و لە باب و باپیرانەوە بۆمان بەجێماوە. وازحە جا ئاەتەکە دەفەرمێت ئەوەلەو کانە ئاباؤهم لا يعقلون شيئا ئەگەر باب و باپیرانیان لا يعقلون شيئا عقلیان بە هیچیش نەشکا بێ ئەوان هەر بەدوای باب و باپیرانیان دەکەون ولا يهتدون وهروها الرقاي راستشيان ندوزي بيتو وهداياتش ندرابن. واضح هذا كوانيا بتبرستكاني مكة بو خود زينة ولا زي بزي كردني فرمانكاني خوا وفرمانكاني پیغمبر صلى الله عليه وسلم هميشه ديان قد اوي محمد بوي هناوين لكتابكي باسي دكا جیاوازە لەوەی کە باب و باپیران مان ئێمەیان لەسەر پەروەردە کردووە بۆیە دەیان گوت ئێمە بەدوای کتێبەکەی محەممەد ناکەوین بەدوای ئەو شتە دەکەوین کە باب و باپیرانمان بۆیان بەجێهێشتون یا باب و باپیرانمان لەسەریان پەروەردە کردوین. خوای گەورەش پێیان دەڵێ ئەگەر باب و باپیرانیان عەقڵیشیان بەشت نەشکا بێ یعنی لە خۆشیان عاقڵتر نەبن ئەو شتانەی بۆیان بەجێهێشتون شتی عاقڵانەش نەبێوان هەر بە قسەی باب و باپیرانیان دەکەن یان ئەگەر باب و باپیرانیان بەدوای ڕێگای ڕاستیش نەکەوت بن ئەوان هەر بەدوای ئەوان دەکەون. سيري آتكي كانوا وإذا قيل لهم اتبعوا ما أنزل الله كاتك كدا قترا بيان بدواي اتبعوا ما أنزل الله بدواي أو دينك أو قرآنك كخوان أردويتي لأن قسي قالوا قتيان بل نتبعنا إما بدواي أو قرآننا كوين نتبع ما ألفينا عليه آباءنا بدواي أو اشتدكوين كالران هنا من لسري بيمان قيشتوا لەلایەن باب و باپیرانمانەوە خوای گەورە دەفەرمێ ئەوەلەو کانە ئاباؤهم لا يعقلون شيئا ئەگەر باب و باپیرانیشیان عەقڵ و ژیریان بە هیچ شتێک نەشکا بێت و ئەو شتەی بۆیان بەجێهێشتون عەقڵانەش نەبێ ولا يهتدون یان ڕێگای ڕاستیان نەدۆزی بێتەوە ئەوان هەر بەدوای باب و باپیرانیان دەکەون. طبعا تەقلید یعنی چی؟ یعنی چاو لێکەری. تەقلید ئەوەیە کەسێک شتێک دەڵێ ئەتۆ بیڵێ و بەبێ ئەوەی بزانی چاکە یا خراپە. کەسێک کردارێک دەکا کردارەکەی وی دەکەیەوە بەبێ ئەوەی بزانی کردارەکە باشە یا خراپە وەکو وی دەکەیەوە. جا ئەو تەقلیدە هێندێک جار لەبەر خۆشەویستیە کەسێکت خۆش دەوێت پێت خۆشە وەکووی بکەیەوە وەکووی بڵێەوە وەجاری واش هەیە لەبەر دەمارگیریە یعنی کەسەکەت دەمارگیر و تەعەسوبی بۆ لەوانەیە بۆ هەندێک جار بۆ بنەماڵەکەی خۆی هەبێ هەندێک جار بۆ عەشیرەتەکەی خۆی هەندێک جار ئێستا بۆ حیزبەکەی خۆی بۆ ڕێکخراوەکەی خۆی هەرچی گەورەکەی خۆی بیڵێ بەبێ بیرلێکردنەوە هەرچی بیکا بەبێ بیرلێکردنەوە بەدوای دەکەوێت. طبعا ئەو جۆرە چاولێکەریە لە ئیسلامدا چاولێکەریەکی زەمکرا و سەرزەنشکراوە. ئینسانی ئیماندار هەمیشە دەبێت چاوکراوە بێ هەتا لە دینیشدا ئینسان ئەو شتانەی کە دەیڵێت و دەیکا چاکترە دلیلت هەبێ ئەو ئاتەی کە تۆ دەیکێت دلیل خۆخواشتی ناڕاز ناڵێ بەڵام لی تێبگەی باشترە لی حاڵی ببی باشترە ئەو جار جێبەجێکەی ئەو فەرمودەی پێغەمبەرت صلی الله عليه وسلم کە بۆ باز دەکرێت لی تێبگەی لی حاڵی ببی ئەو جار بەدوای کەوی باشترە. و لە ناو عولەمای دینیشدا ئەگەر فتوای کەسێکت بۆ نەقڵ کرا مەرزنی ئینسان هەر کەسێک فتوای بۆدا ڕێک بەبێ پرسیارکردن بە دوای فتواکەی کەوێ
دەکرێت پرسیارکەی بڵی فتواکەت لەکوێ هێنا بەڵگەکەت چییە دەلیلەکەت چییە بۆیە تەقلید چاولێکەری هەتا لە ناو بابەتە دینیەکانیشدا ها بە تایبەتی بۆ کەسی خوێندەوار ها بۆ کەسی تێگەیشت و بۆ کەسێک بتوانێت لە قورئان و لە حەدیث تێبگە تەقلیدی مەذهبێک یا شەخصێک یا عالمێکی دیاریکراو بەتەنێ شتێکی خراپە ها ئینسان دەبێ بە دوای حەقکەوێ بە دوای ئەو کەسەکەوی کە بەڵگە و دەلیلی بەقوەتی پێیە جا ئەو کەسە هەر کەسێکە ئەو کەسێک کە تۆ خۆشت دەوێت زۆر یا کەسێکی دیکەیە مشکلە نییە چونکە تەقلید و چاولێکەری بە تایبەتی لە شتی خراپدا نابێ ئەگەر تەقلیدیشت کرد دەبێت تەقلیدی چێ بکەیت دەبێت دوو سیفەتی لە تۆ مواسەفاتی لە تۆ بەرزتر بنها یەکەم دەبێت لە تۆ عاقڵتر بێ بە نەسی ئاەتەکەی وایە دەبێت لە عاقڵدا لە پێش تۆ بێ ئەگەر عاقڵی لە تۆ تەواوتر نەبێ ناکرێت بە دوای کەوی چونکە بە دوای کەویشتی عاقڵانەت پێ ناڵێ و دووەم دەبێت لە تۆ هیدایەت دراوتر بێ ڕێنمونی کراوتر بێ شارەزاتر بێ لەو حاڵەتانەدا ئەگەر یەکێک لە تۆ عاقڵتر بوو بابەتێک ئەتۆ عقلت وەک دەڵێ عقلمان بڕی نەکرد یەکێکی لە خۆ عاقڵترمان شتێکی پێکردین و پێگوتین تەبیعیە کە لە خۆمان عاقڵتر بوو بە قسەشیکەین یا کەسێک لە خۆمان عالمترە و شارەزاترە هێندێک زار بۆ خۆمان ڕاستەوخۆ لەوانەیە بە تایبەتی لە بابەتی دینیدا ها هەموو کەس ناتوانێت ڕاستەوخۆ لە ئاەت و لە حەدیثی بگە و پێویستمان بە ڕەئی عولەما و زانایان دەبێ ئەو کەسەی بە قسەی دەکەین و بە دوای دەکەوین ئەگەر ئەو دوو مواسەفاتەی لە ئێمە زیاتر بوون عاقڵتر زاناتر و هیدایەت دراوتر تەبیعیە ئەگەر وانە بوو طبعا سیفەتەکە سیفەتی ئینسانی ئیماندار نییە هەرچی بابت و باپیرت و خزمەکەت و عەشیرەتەکەت و یان حیزبەکەت و ڕێکخراوەکەت کردی بە چاک و خراپ چاوی لێ بنووقێنی و چاک و خراپەکەی هەمووی بە چاک بێتە پێش چاوت معنای ئاەتەکەی وازحە باسی بتپەرستەکان دەکا بەس حکمەکە بۆ ئێمەیە ها وإذا قيل لهم اتبعوا ما أنزل الله كاتك كدا قترا بيان بدواي أو دينكون كخوان أردويتي قالوا ديان قلت بل نتبع واناكين نتبع ما ألفينا عليه آباءنا بدواي أوش تدكوين كباب بابيران من بويان بزيهشتوينو لباب بابيران أو بيمان قيشتوا خواش دفرمي رخنان لدقري أولو كان آباؤهم لا يعقلون شيئا أقر باب بابيران إشيان بدواي يعني عقل و ژیریان بە هیچ شتێک نەشکابێت کە بابواپیرانی ئەوان داریان دەپەرستان بتیان دەپەرست شتێکیان دەپەرست کە مەخلوقی دەستی خۆیان بوو سنعەت و دروستکراوی دەستی خۆیان بوو دەکرێت کە دەیانزانی چاک ئەو بت و سەنەمانەی باپیرانیان پەرستویانن نە زەڕ نە قازانج هیچیان بەدەست نییە هەر وەکوانیشیان دەکرد و یان دەفەرمێت وەلا یەهتەدون و ئەگەر ڕێنمونیش نەکرابن ئەو جار خوا دەفەرمێت ومەثل الذين كفروا نمونەی ئەوانەی کە بێ باوەڕن وەکو کێوان ومەثل الذين نمونەی کە ئەو کەسانەی کە بێ باوەڕن كمثل الذي وەکو نمونەی کەسێکە کە ينعق يعني هاوار دەکات بما لا يسمع هاوار دەکاتە گیاندارێک کە ئەو گیاندارە لا يسمع نابیستێ واضحة ولا لا يسمع إلا دعاء نابستيلت تناقالت تنها إلا دعاء تنها بانكر يعني دنگكت دبسته ونداء هاوركت دبسته واضحة أجلك لكلمات إيمة تناقا كاتك شوانك بانجي يعني مركاني دكا مركت لشوانك حالي دبن ها معناك وشكي دزانن نا هندێک زار ڕاهاتون ها هەندێک کەلیمە بەکاری دێنن بۆ ڕۆیشتنێ وانە هەندێک کەلیمە شوان بەکاری دێنن بۆی مەڕەکە بە دوایانکەون وایە هەندێک جارەها کەسێک دوور لە مەجلیس سەگێکی هەیە بە وشەیەک سەگەکەی ڕادەگرێ بەڵام خۆ سەگەکە نازانێت معنای وشەکەی چێ وایە هەندێک جار کەلیماتەنە بۆ مریشک و قاز و کەڵەشێر و کەڵەبابشتی خەڵک بەکاریان دێنی ئەو کەڵەشێر و کەڵەباب و دروستکراوانە تەنها گوێیان لە هاوارەکە و لە دەنگەکەیە واضحة جان نمونەی تەماشایکەن نمونەی کافرەکان وەکو ئاژەڵەکانە ئەدی ئەوەی بانکەرەکە چێە بانکەرەکە پێغەمبەرە صلی الله عليه وسلم یا ئەو کەسەیە کە ئاەتەکانی خوا دەگەێنێ ئەو کەسەی ئاەتەکانی خوا دەگەێنێ وەکو شوانێک وایە کە هاوار بکاتە ژیاندارێک کە ئەو ژیاندارە تەنها گوێی لە دەنگەکەتە بەڵام نازانی ناوەڕۆکی قسەکەی تۆ چییە معنای قسەکەی تۆ چییە ناتوانێت فەرمانەکە جێبەجێکە یان فەرمانەکەت بۆ شەرحکە بتپەرستەکانی مەکە یا هەر کەسێکی دیکەی مولحید و بێدین کە ئاەتی بەسەردا دەخوێنیەوە خۆی گوێی لە دەنگەکەتە وایە بەڵام نازانێ ناوەڕۆکی قسەکەت چییە ها
ئەگەر وەکو تۆ بزانێ ناوەڕۆکی ئاەتەکەی چیە وەک تۆ ئیمانی پێدەبێ ها وانە فەرمودەیەکی بۆ دەخوێنیەوە تەنها گوێی لەوەیە لە کەلیمەکان و لە حرفەکانە نازانی ناوەڕۆکی حرفەکان چیە جا زۆر جار پێمان سەیرە ها بۆ خۆمان کە ئاەتێکی دەخوێنینەوە جاری وایە بۆ خۆت ئەگە بە تەنیابی بیری لێ بکەی و لەوانە گریان بێت وایە بەڵام گە بەسەر کەسێکی ئیمان زەعیفدا با ناڵێن بێ باوەڕ بیخوێنەوە ئەو لەوانە پێکەی نیوێت ها جیاوازەکە چییە بۆ تۆ لە بەرامبەریدا دەگری ئەو لە بەرامبەریدا پێ دەکەنێ تێگەیشتنەکەی ها ئەگەر ئەویش وەک تۆ تێبگا بێگومان ئەو لەوانەیە ئەویش لەوانەیە وەک تۆوا بێ بۆیە خوای گەورە نمونە بە ئینسانی بێباوەڕ دێنێت نمونەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دێنێتەوە بە شوان یعنی بە چاودێر کە هەمیشە ئاەت و فەرمودەی خوێندونەتەوە بەڵام بێ باوەڕەکان هەمیشە وەکو چۆن ئاژەڵەکان لە دەنگی شوانەکانیان ناگەن ئەو بتپەرستانەت لەو ئاەت و فەرمودانە نەگەیشتون کە پێغەمبەر صلى الله عليه وسلم بۆی خوێندونەتەوە ومثل الذين كفروا نمونەی ئەو کەسانەی کە بێ باوەڕن كمثل الذي وەکو نمونەی کەسێکە ينعق يعني کە هاوار دەکات بما لا يسمع هاوار دەکاتە گیاندارێک کە ئەو گیاندارە لا يسمع نابیستێ إلا دعاء ونداء تەنها بانکردنەکە و هاوارکردنەکەی تۆ دەبیستێ دەنا نازانێ معنای کەلیمەکانی تۆ چین جاخوا دەفەرمێت صم ئەو کەسانە وەکو چوانە وەکو کەڕوانە کەڕ طبعا کەڕ کەسێکە کە دەنگ نابیستێ وایە بەس خۆ کەڕکردن طبعا ئەو کەسەیە کە دەنگەکەت دەبیستێ بەڵام هەر وا دادەنێت کە گوێی لێ نییە طبعا کامیان خەراترە خۆ کەڕکردن خەراترە ها ئەگەر کەسێک لە ئەسڵدا کەڕ بێ هیچ گلەی لێنی هەزار قسەی بۆ بکە دەنگت بۆ بەقووەتر دەکەی وایە بە ئیشارەت و بە ئاماژەتی دەگەێنی وایە بەس ئەگەر یەکێک لە تەنیش خۆت بێت و بانجکەی و جوابت نەداتەوە ها زۆر قورسترە لەسەر اینجا ئەوان سمون تەشبیه ئەویان لە شوێنی کەش خوێنمان ئەوانە کەڕن یعنی وەکو کەسێک وانە کە کەڕ بێ ئەوجا بوکمون یعنی لاڵن لە سیدا لاڵن قسەیان پێ دەکرا ها بەڵام کە حەق دەهاتە پێشێ حەقیان نەدەگوت وەکو کەسێکی لاڵ کە ناتوانێت قسام بکە ئەوانیش وەک دەڵێ عقد و غەرەز و ئەو ضەلالەت و گومڕایی کەیان بوو ڕێی پێ نەدەدان حەق بڵێن ئەوجا عومیون کوێرن یعنی لە ئاست بینینی ڕاستەکاندا کوێرن بۆیە فەهم لا يعقلون ئەوان عقلیان بە هیچ ناشکێ جا کەسێک ئەو سێ سیفەتەی بەیەکەوە تێدا بن ها ئەگەر کەسێک بەس بە تەنێ کەڕ بێ بە ئیشارەتی دەگەێنی وایە وانە یان کەسێک ئەگەر بەس کوێر بێ بەڵام کەڕ نەبێ و لاڵ نەبێ وانە قسەی بۆ دەکەی و قسەت بۆ دەکا بەڵام کەسێک هەر سێ مواسەفاتەکەی تێدا بن طبعا عادەتەن ها کەڕی کەسێک کەڕ بێ کەمتر دەتوانێت قسانیشکا بۆی ئەوانەی لاڵن بە زۆری کەڕیشن طبعا زۆرینەیان کەڕ کەسێک کەڕ بێ وایە لاڵ بێ و کوێر بێ طبعا هەرچی بۆی بڵێ و هەرچی پیشانی دەی هەرچی ئیشارەتە و هەرچی ئاماژەیە بۆی بکەی بە هیچ لێت تێناگا کەسی کافر ئەوەی کە مۆر لەسەر دڵی دراوە ئەوەی کە وەک دەڵێ دڵی تەبع کراوە لە کوفر و لە بێدینی ڕەگ وەکو کەسێکی کەڕ و کوێر و لاڵ وایە ئەوە لە دنیادا ئەی لە قیامەتێ طبعا بە حەقیقی لە قیامەتێ خوای گەورە بە لاڵ و کەڕ و کوێریش حەشریان دەکە ها بۆ معلومات کەسی بێ باوەڕ ئەوەی کە خۆی کەڕ کردووە لێرە کەڕ نییە بەڵام لە قیامەتێ خوا کەڕی دەکات لێرە لاڵ نییە خۆی لاڵ کردووە لە قیامەتێ خوا لاڵی دەکات ها ئەوەی کوێرە خوای گەورە کە حەشریان دەکە دەڵێن لما حەشەرتەنی ئەعمە لقد كنت بصيرا هذا الإخوة بوسي بشويري حشرت كردم خومن لدنيا دا دمدي دفرمي كذلك أتتك آياتنا فنسيتها وكذلك هذا فرمي چونك تو لدنيا دا خود كوير كردو لأس آياتا كان دا بوج لبي إخوة قبرأ إنساني بباور حشر دكا أخوة بنامان دا نموني أو كساني كبباورا وكو نموني كسيكا ينعق بما لا يسمع هاوار دكا بسر جاندارك کە نابیستێت تەنها هاوار و بانکردنەکە نەبێ سمون ئەو کەسە بێ باوەڕانە کەڕن یاوەکو کەڕەکان وان لاڵن یاوەکو لاڵەکانن کوێرن یاوەکو کوێرەکانن فهم لا يعقلون بۆیە عەقڵ و ژیریان بە هیچ شتێک ناشکێ ئەو جار لێرە خوا دەفەرمێ یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە کولوا بخۆن من طیباتی لەو شتە پاکانەی کە ما ڕەزەقناکم پێمان داوە
ها لآياتكي درس رابردو يا أيها الناس بوا ليرة يا أيها الذين يا أيها الذين آمنوا طبعا بانكرنك تايبترا بس بو إيمان داركانا أي أوانيك إيمان دارن يعني بانقوازي إخوائي الأصل دابو هم إنسانية ويا إشارة بۆەوەی کە ئینسانەکانی دیکەش کە ئیمانیان نییە ئەگەر ئەو ئەمرانە جێبەجێکەن هەر قازانج دەکەن هیچ نەبێت لە ڕووی دنیاییەوە بەس بۆ قیامەتێ طبعا بەس ئیماندار قازانج دەکا یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە چی بکەن کولو بخۆن من طیباتی لە هەرچی شتی پاک هەیە یا بەشێک لە شتە پاکەکان ئینسان هەموو شتەکانی هەر پێ ناخورێن کام شتە پاکانە ما ڕەزقناکم کە پێمان داوە واضحة واشكروا أديك خوارتان سبكن واشكروا لله سباسي خواي جورش بكن إن كنتم أجر إيوة إياه يعني بس خوا دبرست چونك شكرانا بجيري جورك لبرستن ها إنسان لبرامبر نعمتك داكا خوا بيداوا أجر شكري خواي كرت كشكري خوا تنزوري يا بتي دكري شكري خواي هەندێک جار بەدڵ دەکرێت و شکری خوای بەدڵ دەکرێت بەدڵ ئەو نعمەتەی کە خوا پێیداوی لە دڵەوە حەزت لێبێ خوای گەورە بیدا بە خەڵکی دیکەش ئەوە شکری خوایە ها بەس لە دڵەوە حەزت لێ نەبێ کەسی دیکە خوا ئەو چاکەی لەگەڵ بکە یعنی تۆ شکری نعمەتەکەت نەکردووە هەنگاوی دووهەم بە زمانە ها بڵێ الحەمدولله ها حەدیثمان هەیە چونکە ئەگەر الحەمدولله گودا بە نمونە لە ئاو خواردنەوەیدا حەدیثمان هەیە دەفەرمێت هەر کەسێک ها ئاوی خواردەوە و دوای ئاو خواردنەوەی سوپاسی خوای گەورەی کرد جگە لەوەی کە خۆت تێر ئاو بووی خوای گەورە لە گوناهیشت خۆش دەبێت خواردنت خواردووە سوپاسی خوا دەکەی جگە لەوەی کە تێر بووی بۆ خۆت خواردوتە بەڵام لەبەرەوەی بەی خوات زانی و ستایشی خوات کردووە خوای گەورە بۆ زیاد دەکا و کردارەکەشت بە عیبادەت بۆ دەنووسی وایە جۆری سێهەمی شکر ئەوەیە کە ئەو نیعمەتەی هەتە لە چاکەدا بەکاری بێنی وایە چونکە شکرانە بژێری هەمیشە الحەمدولله گوتن نییە ها وایە کەسێک ماڵی هەیە سەروەت و سامانی هەیە بەس بەوەندەی کە بەدڵ پێی خۆش بێ خەڵکیش ماڵی هەبێت و بەس بڵێ الحەمدولله شکرانە بژێریەکەی لەسەر لا ناچێت دەبێت سەرفیشی کا ماڵەکەی بە پێی پێداویستی و ضرورەتی خەڵکی ئەو واجبەی لەسەریەتی وایە کەسێک لاشە و جەستەیەکی بەهێز و باشی هەیە هەر بەوەی بڵێ الحەمدولله ئەگەر جەستەکەی بەکارنێنێ لە باشەدا زانست و عیلمت پێدراوە ئەگەر بەکاری نێهێنی هەموو نیعمەتەکانی کەش ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە بخۆن لە شتە پاکەکان کە ئێمە پێمان داون و سوپاسی خوای گەورەش بکەن ئین کونتم ئەگەر ئێوە ئیاه یعنی بەس خوا دەپەرستن و بەس بەندایەتی بۆ خوا دەکەن ئەو جار خوا دەفەرمێ ئینەما حەڕەمە عەلەیکم المەیتەتە بێگومان ئەوەی کە خوا قەدەغەی کردووە لەسەر ئێوە تەنها ئەو شتانن ئینەما حەڕەمە بێگومان قەدەغەی کردوون خوای گەورە عەلەیکم لەسەر ئێوە تەنها ئەوەندە شتە ئەوەندە شتانە مەخۆن ئەوانەی حرام کراون چین یەکەم ئەلمەیتەتە مردارەوە بوو چیە ئەو گیاندارەیە ڕوحی دەرچووە بەبێ ئەوەی بە شێوەی شەرعی سەر ببڕدرێ ها وازحە مردار بوو بێتەوە جا لە شاخی هەڵدێرا بشتێکی بەر جۆرێک لە جۆرەکان ڕوحی دەرچوو بێت و سەری نەبڕابێت لەو شوێنەی کە خوا دایناوە ئەو مردارەوە بووە ئەگەر لە ئەسڵدا حەڵاڵیش بێ طبعا مادام بە سەربڕین سەری نەبڕدراوە هەر دروست نییە خواردنی ئەوە یەک دووەم وەدەمە خوێن طبعا مردارەوە بوو هەموو شتێک حەڵاڵە یا ئیستیثنای تێدایە شتی مردارەوە بجارە عەفو ماسی مرداریش ببێتەوە کلش ماسی و کلە ئیستیثنان ها مرداریش ببنەوە کە سەربڕینیان نایە طبعا وانە بەبێ سەربڕین ڕوحیان دەرچێ طبعا خواردنیان حەڵاڵە جگە لەوی طبعا هیچی دیکەویش حەدیثی لەسەرە طبعا ئینەما حەڕەمە عەلەیکم یعنی بێگومان ئەوەی کە خوا قەدەغەی کردووە لەسەر ئێوە تەنها ئەو شتانن یەکەم مردارەوە بوو واضحە مردارەوە بوو جا ئەو گیاندارانەی کە لە ئەسڵدا گۆشتیان ناخورێ ئەگە سەریش ببڕێن هەر مردارن ها ئێستا سەگ و بەراز و وانە ئەوانی دیکە گوێ درێژ و ئەوانەی کە گۆشتیان ناخورێ و ئەوانەشی کە لە ئەسڵدا حەڵاڵن بەڵام سەر نەبڕدراون و مردون هەر مردارەوە بوون تەوان ناخورێن دووەم وەدەمە خوێن ئەو خوێنەی لەناو ئەوەی لاشەی گیاندارە حەڵاڵەکانیشدایە ها ئەگەر بیهێنیە دەرێ طبعا خواردنی حەڵاڵ نییە بۆ چونکە هەرچی میکرۆب و نەخۆشی هەیە طبعا لەناو خوێنەکەیدایە ها لەبەر خاتری ئێمە خوای گەورە حرامی کردووە لە خوێنیشدا طبعا هەموو خوێنێک حرامە جگە لە
جەرگ و سپڵ ئەوانە لە خوێن دروستکراون بەڵام خوێی مەیون ئەوان دەخورێن غەیری ئەوان هیچ خوێنێکی دیکە حەڵاڵ نییە وەلەحمە الخینزیر گۆشتی بەرازش قسەی تێدا نییە ئەوە سێ وما أهل به لغير الله يعني وما أهل به يعني هرتي سر بردرابت وناوي غير خوای لێ هێنرابێ جا ئەو کەلیمەیە بە دوو شێوە تەفسیر دەکرێت طبعا ئەگەر ئاوا تەفسیری کەین بڵین وما أهل به لغير الله يعني هەرچی لە کاتی سەربڕیندا ناوی غەیری خوای لێ هێنرابێ يعني بۆ بتێک بۆ سەنەمێک بۆ دەسەڵاتدارێک هەتا ئەگەر بۆ قەبرێک بۆ شخصێک سەر بردرابێ بە نیەتیوی طبعا ئەگەر بە شێوە شەرعیەکەش سەر بردرابێ خواردنی هەر حەڵاڵ نییە ئەگەر تەفسیری کەین بڵین ئەوەی ناوی خوای لەسەر نەهێنرابێ ناوی خوای لەسەر نەهێنرابێ دروست نییە بیخۆین طبعا ئەو کاتی دەبێ بڵین بسم الله کردن و الله ئەکبەر کردن لە کاتی سەربڕیندا واجبن جا خلاف هەیە لە بینی عولەمادا بۆ خلافەکە لە چی دروست بووە لە تەفسیری ئاەتەکەی ئەگەر تەفسیری ئاەتەکەی کەین بڵین هەرچی ناوی غەیری ئەوەی ناوی خوای لەسەر نەهێنرابێ حەڵاڵ نییە بیخۆین ئەگەر مریشکێک بنمونە دوکاندارێک سەری ببڕێوت و نەیگوت پێ بسم الله یا الله ئەکبەر لە کاتی سەربڕیندا خواردنەکەی حەڵاڵ نییە ئەگەر ئاوا تەفسیری کەین ئەگەر تەفسیرەکەشی بەنەوعەکەی دیکە بکەین بڵین ئەوەی بۆ غەیری خوا سەربڕدراوە ناوی غەیری خوای لێ هێنرابێت ئەو جار حەڵاڵ نییە ئەو کاتە تەبیعیە مهم ئەوەیە کە مریشکەکەیە بزنەکەیە سەر بردراوە ناوی کەسی کێ نەهات پێ ئەگەر بسم اللهشی نەکرد بێ کەسەکە ئەو کاتە هەر حەڵاڵە بیخۆین بۆیە بسم اللهی کردن لە هەندێک مەذهبدا واجبە لە هەندێکیدا سنەتە وایە طبعا ئەگەر تەفسیری وەکو گوتم خلافەکە لە چیر دروست بووە لە تەفسیری ئاەتەکەی بۆیە تەفسیرەکە دەکرێت بڵین وما ئوهیل یعنی دەنگ لێ هاتن یعنی ئەوەی لە کاتی سەربڕیندا سەربڕەکە دەنگێکی لێ هات پێ بەڵام ئەو دەنگە ناوی خوای نەبێ ناوی غەیری خوای بێ وازحە بە هیچ شێوەیەکی ئەوە دروست نەبێ خۆین قسەی تێدانە لە کاتی سەربڕیندا ئەگەر کەسێک ئاژەڵێکی سەر بڵێ ئەی کاتی خۆی وابوو دەچوونە ینی ئاژەڵەکەشیان نەدەخوارد جاری وا هەیە دەیان بردە بەردەم بتەکەی دەیانگوت لات عوزا ئەوەمان بۆ سەربڕی بۆمان کردی قوربانی دەی تۆش نەخۆشەکەم بۆ چاکەوە ئەوم بۆ چارەسەرکە ئێستا شێوازی دیکە هەیە کەسێک جاریوا دەیباتە سەر قەبرێکی لەسەر قەبرەکەی دەبڕی دەڵێ پیاو چاکەکە ئەوم بۆ سەربڕی دەی ئەتۆش فڵانیشەم بۆ بکە تەمەن ئەوانە خواردنیان جائز نییە بەس ئەوەی دیکە خلافی تێدایە ئەوەی بسم الله لێ کرابێ و بسم الله لێ نەکرابێ مەبەستم ئەوەی بۆ غەیری خوا سەر دەبردرێ بە هیچ شێوەیەکی ئینسان نابێ بیخوا و دروست نییە بیخۆی و ئەگەر ئاژەڵەکەش لەو ئاژەڵانە بێت کە گۆشتیان دەخورێ بۆیە وما ئوهیل به لغەیری الله هەرچی ئاوا تەفسیرەکەین بێ خلافترە بڵێن هەرچی سەر بردرابێ بۆ غەیری خوا و ناوی غەیری خوای لەسەر هێنرابێ خواردنی حەڵاڵ نییە لە حاڵەتی تەبیعیدا ئەدی فەمەن اضطر کەسێک ناچار بووی یعنی دەمردی لە برسان ئەگەر گۆشتی بەراز نەخوارد بە دەمردی ئەگەر مردارەوە بود نەخوارد بە بەڵام ئەگەر دوو نیەتت نەبن یەکەم غەیرە باغ نیەتت باغ یعنی دەرچوون لە ئەمری خوانە بێ بێ فەرمانی خوانە بێ وەلا عاد یعنی چی یعنی سنووری نەبەزێنی زیاد لە پێویستی نەخۆی بەس بە شیوەندەی نەڵێت جا تازە هەر خواردومە با تێری لێ بخۆم ئەوە بۆ هەموو شتێک وایە ئەگەر لە شوێنێک گوناهێکت هاتە پێشێ وازحە چەندەت بۆ ڕەوایە گوناهەکەی بکەیت ئەگەر ناچار بووی ناچار یەک مەترسی کەوتە سەر ژیانت سەر ناموست سەر ماڵت بە ئەندازەی ئەوەی خۆت لە ترسەکەی ڕزگارکەی نەک بڵێ جا تازە کردومە کەم و هەموو شتێک وایە ینی قاعدەی فقهیە ضروریات بەپێی پێداویستین چەندە پێویستە ئەوەندە کابرا بە یەک پارووی لە برسێتی ڕزگاری ببێ یەک پارووی حرامی بۆ دروستە بیخۆی جا بۆ شتی کە شەر وایە بچێ ماڵێکی بنمونە سوورا سوور دەزانی ناسار نین گۆشتی بەرازی بخۆین بەڵام جاری وایە لەوانێ بچێ ماڵێکی یەقینێتە بێ خواردنەکەی حرامە تەوانگە گومان بێ ئەتیادیە بەڵام ئەوی شەر زۆری نەخۆی باشە بەڕاستی ئینسان احتیاتێکا باشە وایە دەزانی خواردنەکەی حرامە و ناچاریشی هەر دەبێ بخۆی یعنی چەندی بخۆی باشە نابێ بڵێ جا تازە
لە شوێنێک جاری وا تووشی غیبەتی دەبی ها جا بڵێ تازەم دەست پێ کردووە بە مەجلیسەکەی تا ئاخری هەر گەرم کەم دەکرێت نا لەکوێ توانیت لەوێ ڕاوەستە ها درۆکردن ها هەندێک جار هەندێک مووقیف دێنە پێشت ناچاری درۆکردنت دەکەن دەکرێت بڵێ مادام درۆم کردو با درۆیەکە گەورە و گسکار وەکویەکە کەم و زۆر هەروەکویەکە زۆر خەڵک وا دەڵێ فەرقی فلانی چییە خۆ نیسپیە ها ئەوەکان گوناهکردن ڕێژەیە ئەو کەسەی پاروێک بەرازی دەخوا لە ناچاری جیاوازە لەگەڵ کەسێک بە نمونە لە حاڵەتی طبیعیدا دەسێ دەیخوا بۆیە فەمەن یەضطر هەر کەسێک ناچار بوو ئەو ناچاریە بۆ هەر شتێکە غەیڕە باغین بەمەرجێک مەبەستە یاخیبوون نەبێت لە ئەمری خوا ولا عاد سنووریش نەبەزێنی فەلا ئیثم عەلەیه ئەو کەسە هیچ گوناهێکی لەسەر نییە هیچ تاوانێکی لەسەر نییە ئین الله غەفور ڕەحیم بێگومان خوای گەورە غەفورە لێشی خۆش دەبێ بەزەیشی پێدا دێتەوە لێ خۆش بوو بە بەزەی معناکەی واضح وانە إنما حرم عليكم الميتة بێگومان تەنها خوای گەورە ئەو شتانەی لەسەر ئێوە قەدەغە کردووە مردارەوە بوو والدم خوێن ولحم الخنزير گۆشتی وما أهل به لغير الله هەرچی سەر بردرابێت و ناوی غەیری خوای لەسەر هێنرابێ فەمەن یضطر هەر کەسێک ناچار بوو غەیڕە باغین بەڵام مەبەستی بێ ئەمری خواکردن نەبێ ولا عاد والسنوریش نەبەزێنێ لە خواردنەکەیدا فلا ئیثم عەلەیه ئەو کەسە هیچ گوناهێکی ناگاتێ جا بۆ هەموو گوناهێک وایە ها ئەگەر ناچاریەک کە بۆ خۆت دەزانی فعلا ناچاری بوو ها ناچاری هەندێک جار ئیحرازی ناچاری نییە ها بەس بۆی تەریق نەبیەوە ناچاری نییە بەس بۆ یەکێک لۆمەد نەکە ئەوانە ناچاری نین ها ناچاری ئەوەیە مەترسی کوشتن و لێدان و ماڵداگیرکردن و دەستدرێژیکردنە سەر لەسەر بێ ها جا بڵێ فڵان کەس تۆ بزی لێ کردم و ناچاری کردم ناچاریەک کەسەکە وەکو تۆ هیچی پێ ناکرێ هیچ نییە ها إن الله غفور رحیم بێگومان خوای گەورە لێ خۆش بوو بە بەزەیە إن الذين يكتمون ما أنزل الله ومان زارێک کەس خوێندەوە ئاەتە بێگومان ئەوانەی دەشارنەوە ما أنزل الله ئەوەی کە خوا ناردوویەتیە خوارێ من الكتابی لە ناو کتێبەکاندا وازحوانیە جاری کەس خوێنمان عینەشتا بێگومان ئەوانەی دەشارنەوە ما أنزل الله ئەوەی کە خوا ناردوویەتیە خوارێ لە ناو کتێبەکاندا لە ناو کتێبە ئاسمانیەکاندا ئەوەی یەک لە تاوانەکان شاردنەوەی ئەوەی دەیزانی ها شاردنەوەی ئەوەی کە فێری بووی جارێکە گوتمان جا عوزرەکەت هەرچێکە ترسە شەرمە عیبەیە بە قەستی خۆپاراستنە ئەوە یەک وەیەشتەڕونە بیهی ثەمەنەن قەلیلن وەیەشتەڕونە دەیفرۆشن دەیگۆڕنەوە ئەوەی فێری بوون بە ثەمەنەن قەلیلە بە پارەیەکی کەم جا ئەوە هەندێک جار هەندێک کەسی عالم و زانا لە هەموو سەردەمێکی هەبوون جاری وهەیە بێدەنگیان دەکەن بێدەنگ یعنی وەک دەڵێ لەوانێ مەکسەبەیەکی دنیایان بخەنە پێش چاو مەنسەبێکە دەسەڵاتێکە پارەیەکە لەوانەیە لە بەرامبەر ئەو دەستکەوتە دنیاییدا بێدەنگ بن لە زۆر ناحەقیقە دەکرێت ئەوە یەکتوبوونەکەیە ها هەدی ئەگەر بە پارە وایان لێ بکەن فتوا دەرکەن لە مەسلحەتی کەسێکی زاڵم و ستەمکار و بەناحەق ئەو فرۆشتنەها بۆی فرۆشتن هەرەوە نییە ها ئێمە زۆر جار کە ئەو ئاەتەی بەکاردێنین تەنها بۆ ئەوانەی کە نوشتە و دوعاوشتی دەکەن و لە بەرامبەردا مەبلەغێکی کەم بەکاردێنن ئاەتەکەی هەر بەسەرواندا دەخوێنینەوە ئەو کەسە بەڵێ تاوانبارە ها ئەوەی نوشتە و گشتەکی دەکا یا قورآانی بە پارە دەخوێنێ یا دوعای بە پارە دەفرۆشێ و تیجارەتی پێ دەکا ئەوە هیچ ئاەتەکە ئەو کەسەش دەگرێتەوە بەڵام ئەوانەی کە گەورەترن بەڕاستی جاری وایە هەیئەیەکی عولەمای گەورەیە لە پێناوی سوڵتەیەکیدا یەک فتوای دەشارێتەوە یا یەک فتوای دەردەکا بێگومان جەریمەی ئەو جۆرە کەسانە زۆر گەورەترە یا ئەوەی لە خوتبەیەکی جاری وایە لە وتارێکیدا لە جیهانی ئیسلامیدا ئەوە هەیە جاری وایە کابرا قەنەعەتشی بە قسەکەی خۆی نییە بۆ ڕازیکردنی دەسەڵاتدارەکەی جاری وایە ئاەتەکەی ناڵێ یا جاری وایە بەو شێوەیە دەیڵێ کە دەسەڵاتدارەکە پێی خۆشە دەسەڵاتدارەکە حەزی لێیە هەردووچیان نەیڵێ ئەوە شاردوتەوە یعنی زەریمەکە هەر ینی حقوبەکەت هەر دەگرێتەوە بیڵێ و بە ناحەقی بیڵێ ئەوە فرۆشتوتە هەردووچیان هەڕەشەکە هەر دەمانگرێتەوە خوا پەناماندا إن الذين يكتمون ما أنزل الله من الكتاب بێگومان ئەوانەی دەشارنەوە ئەوەی خوا ناردوویەتیە خوارێ لەناو ئەو کتێبەدا ويشترون به ثمنا قليلا دەیفرۆشتن و دەیگۆڕنەوە ئەوەی فێری بوون بە پارەیەکی کەم خوا دەفەرمێ ئولائیک ئەوانە ما يأكلون في بطونهم إلا النار ئەوانە ئەوەی خواردویانە و خستویانەتە زکیان بەهۆی ئەو پارەیەوە تەنها وەکو چیوایە إلا النار ئەوە تەنها ئاگرە تەنها دەبێتە ئاگر تەواو خۆ هیچ عالم و زانایەک ئاگری نەخواردە لە دنیای وایە
بەڵام پارەیەکی خواردووە کە لە بەرامبەر شاردنەوە داوەری گرتووە یا لە بەرامبەر فرۆشتنی حکمێک فتوایەک داوەری گرتووە ئەوەی بەو پارەی بیکڕی و بیخۆی وە نەشت خوارد بێ هەتا ئەگەر بە یعنی مەبەستەوەنی ئەگەر بە خان و سارە دابێ مشکلە نییە پارەت وەرنەگرت پێ بەڵام خان و سارە شتت وەرگرت پێ بڵێ خۆ خواردن نیە نا خوای گەورە هەرچی وەرتگرت بێ بۆ دەکاتە خواردن بۆ دەگاتە ئاگر لە قیامەتی ئەوە یەک ئولائیکە ئەوانە ما یەئکولونە فی بوتونهم یعنی نان خواردووە و نان خستۆتە ناو سکیانەوە إلا النار تەنها ئاگر ئەوە سزای یەکە سزای دووەم ولا یکلمهم الله خوای گەورە قسەشیان لەگەڵ ناکا قسەی ڕەحمەت یعنی قسەی میهرەبانی قسەی سۆز هادەنا قسەکردن خوای گەورە جاری وا هەیە بە جەهەنەمیەکانیش دەڵێ قال اخسئوا فيها ولا تكلمون خوای گەورە بە جەهەنەمیەکان دەڵێ بێدەنگ بن قسە نەکەن خوا قسەی لەگەڵکردن بەڵام قسەی تووڕا قسەی غەزەب ئەو جۆرە کەسانش کە ولا یکلمهم الله یعنی خوای گەورە قسەی نەرمونیانی و ڕەحمەت و میهرەبانیان لەگەڵ ناکا یعنی ئەو پەڕی تووڕەیی هەیە لە بەرامبەریاندا لێرە گەلەیەکێکی تووڕە چ دەکەی قسەی لەگەڵ ناکەی کە قسەت نەبوو یعنی ئەو پەڕی تووڕەیە وایە جاری وایە ڕقت لە یەکێکیە بەڵام نەگەیشتوتە ئەو دەرەجەی قسەشی هەر لەگەڵ دەکەی بەڵام لێشی تووڕەی وایە ئەگەگەیشتە ئەو پلەی قسەشی لەگەڵ نەکەی جوابیشی نەدەیەوە تەمان قسەکە تووڕەیەکە بەقووەترە بۆیە خوای گەورە ئەو پەڕی تووڕەی ولا یکلمهم الله خوای گەورە قسەشیان لەگەڵ ناکە ئەوە دوو ولا یزەکیهم پاکیشیان ناکاتەوە چونکە کە پاک نەبوویەوە دەچێ بەهەشتێ هیچ کەس بەبێ پاک بوونەوە ناچێتە بەهەشتێ وازحە ولا یزەکیهم خوای گەورە پاکیشیان ناکاتەوە یعنی ئەگەر نەخۆش ببن لە دنیاە نەخۆشیەکەیان بۆ نابێتە کەفارەت لە ناو قەبر سزا درابن بە سزای قەبرش خاوێن نەبوونەتەوە و دەخرێنە جەهەنەمیش بۆ ئەوەی ناخرێنە جەهەنەم لە گوناهەکەی پاک ببنەوە خوای گەورە دایانهێڵێتەوە ولا یزەکیهم پاکیشیان ناکاتەوە عقوبەی چوارەم وەلەهم عەذاب ئەلیم بۆشیان ئامادەکراوە سزایەکی زۆر بەهێز خوا پەناماندە وازحە بێگومان إن الذين يكتبون ما أنزل الله من الكتاب بێگومان ئەوانەی دەشارنەوە ئەوەی خوا ناردوویەتی خوارێ لە ناو کتێبەکەیدا ويشترون به ثمنا قليلا دەیگۆڕنەوە ئەوەی کە دەیزانن بە پارەیەکی کەم أولئك ما يأكلون في بطونهم إلا النار ئەوانە نیان خواردووە و نیان خستۆتە سکیان جگە لە ئاگر ولا يكلمهم الله يوم القيامة وقسشيان لقلدا ناكا خوال روجي دوايدا ولا يكلمهم ولا يزكيهم باكشيان ناكا توا ولهم عذاب أليم بوشي آماده كردون سزايا بإيش بوشي ويان لدك أخوة هكاركتيا أولئك الذين اشتروا الضلالة بالهدى أوانا كسانكا اشتروا قوريويانا توا كريويانا الضلالة قمراي بهداية واضحة أوانا كسانكا كريويانا وريان قرتوا الضلالة قمراي بهداية يعني كم زار خوا هدايتي داون چونکە ئاگان لە کتێبی خوایە کتێبی خوا دەزانن بەڵام ئەو هیدایەت و کتێبەی کە خوا فێری کردوون چی لێ دەکەن وازی لێ دێنن لە بەرامبەردا ضەلالەت و گومڕایی دێننە شوێنی ئەوانە کەسانێکن کە ئیشتەڕەو الضەلا ئیشتەڕەو یعنی کڕیویانە وەریان گرتووە گومڕایی بەڵام چیان دۆڕاندووە هیدایەت ئەوە یەک والعذابە و هەروەها گۆڕیویانەتەوە سزا بەلێ خۆش بوون والعذابە سزا خوا ئێستا بێمەی دەڵێ خۆ ئاەتی خوا بشاریەوە و بیفرۆشی سزا دەدەم وایە ئەگەر ئاشکرایکەی و نەیفرۆشی لێت خۆش دەبم خۆ بە اختیاری خۆی کەسەکە عذابەکەی قبول کردووە والعذابە وەریان گرتووە سزای خوا گۆڕیویانەتەوە سزای خوا بەلێ خۆش بوون جا خوا دەفەرمێ فەما ئەصبەرەهم على النار ئەوە چ شتێک وای لێ کردوون ئەوەندە ئارامگر و خۆیان بەغیرەت پیشاندن لە بەرامبەر ئاگردا و ترسی ئاگریان نەبێ یعنی فەما ئەصبەرە لە عەرەبیدا فعلی تەعەجوبە سەرسوڕمانە خوای گەورە بە سەرسوڕمانەوە دەفەرمێ ئەوە چ شتێکە وا لە ئینسان دەکا هێندە دڵی ڕق بێ هیدایەتی خوای کە نەتیجەکەی بەهەشتە وازی لێبێنی بە گومڕاییەک کە نەتیجەکەی جەهەنەمە وایە مەغفیرەتێک لێخۆشبوونێک کە خوای گەورە هەرچی گوناهت هەیە دەیسرێتەوە ئەگەر قبوڵیکەی بیگۆڕیەوە بە سزایەک کە هەمیشەیە و لە ناو جەهەنەمێدایە هاتو ئامادەبی ئەو گۆڕانکاریە بکەی فەما ئەصبەرەهم ئەوە چ شتێک وای لێ کردوون ئەوان هێندە ئارامگر و هێندە خۆڕاگر بن لە بەرامبەر ئاگردا خوا دەفەرمێ ذلك بأن الله نزل بۆچی خوای گەورە سزای ئەو کەسانەی ئاوا بە توندی داناوە ذلك ئەو سزایە لەبەر ئەوەیە کە بأن الله لەبەر ئەوەی خوا
نزل الكتاب بالحق ناردویەتی خوارێ ئەو کتێبە بەڕاستی خوای گەورە کتێبی کە ناردووە بۆ سەپاندنی ڕاستی بۆ چەسپاندنی حەق ناردویەتی نەک بۆ ئینسان لە دڵیدا بشارێتەوە وایە نەک بۆ ئەوەی لە زیاتی ئەوەی حەقی پێبەرپاکەی ناحەقی پێ بکەی بە حەق ذلك بأن الله نزل الكتاب بالحق ئەو سزایە لەبەر ئەوەیە کە خوای گەورە ناردویەتی خوارێ ئەو کتێبە بەڕاستی ئەو جار دەفەرمی وئین الذین اختلفوا في الكتاب بێگومان ئەوانەی کە کەوتنە ناکۆچی لە کتێبەکانی خوادا لە بەرامبەر کتێبە ئاسمانیەکاندا و دەستکاری کتێبە ئاسمانیەکانیان کرد خوا دەفەرمێت لەفی شقاق بعید ئەوانە هەمیشە لە خلاف و دووبەرەکی و ناکۆچیەکی زۆر دوور لە ڕاستیدان و هیچ کات ناگەن بەو حەقیقەتەی کە دەیانەوێت و هیچ کات لە حەقیقەت و لە ڕاستیەکان تێناگەن صلی الله علیه سیدنا